بە کۆی 158 دەنگ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پرۆسەیەکی دەنگدانی نهێنیدا متمانەی لە وەزیری دارایی عێراقی سەندەوە و ڕایانگەاند کە بەرسڤەکانی زێباری ڕازگۆ نەبوون. هەر بۆیە هەیسەم جوبوری کە لەسەر داوای ئەو هوشیار زێباری بانگێش کرابوو، جوبوری لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕۆنی کردەوە کە دەبێت دام و دەستگاکانی عێراقی پاک بکرێنەوە. سەرەتا سوپاس و متمانی گەورەمان بۆ ئەنجومەنی نوێنەرانی بەڕێز و هەموو ئەندامانی ئەنجومەنەکە لە ڕاستیدا ئەمڕۆ تایەفەگەری و نەتەوەگەریتان تێپەڕاند و دەنگتاندا بە زۆرینەی تەواوەتی دەنگ بە ئاڕاستەی پاکردنەوەی حکومەت لە هەموو ئەوانەی کە توهمەتبارن بە دۆسیەی گەندەڵی یان دۆسیەی گەندەڵیان بەسەردا ساغ دەبێتەوە. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی ناڕزایی خۆی بەرامبەر بەم پرۆسەیە دەربڕی و بەنادەستوری لە قەڵەمدا. ئیدارەی جەلسەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئەمڕۆ بە پێچەوانەی بنەماکانی دەستوری عێراقی و یاسا کارپێکراوەکان و پەیڕەوی ناوخۆی بەرلەمان هەڵسان بە ڕێگای نهێنی بە ئیقتراعی سڕی دووبارە دەنگ بدرێتەوە بۆ سەحبی ثیقا و ئەوەی کرا ئێمە لەلایەن دادگای ئیتیحادی عێراقیەوە تاعنی لێدەدەین وەکو کوتلە و ئیجراعاتی یاسایی چاوەڕوانی لەلایەن دادگای ئیتیحادیەوە دەربچێ لە ئایندە ئینشاءڵڵا. دەرەزی ماڵی کورد بەرەو قوڵتر ڕۆیشت و کێشەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا گوازرانەوە. من بۆ خۆم لەگەڵەوەدا بووم کە بەڕێز وەزیری دارایی متمانی لێ بسێنرێتەوە لەبەرچی یەکەم منزوری من وا بۆ کەمە قەزی شخصی نەوەکو ناکرێت بکەین بە قەزیشی نەتەوەی. عبادی داوای کرد کە هەر سێ وەزیرەکە بگۆڕن، فراکسیۆنی کوردستانەکەن هەموویان بە یەک دەنگ بەرگری لە هەر سێ وەزیرەکەیان کرد. خێرە ئەمڕۆ دەنگ دژی کاک و شیاردرا. من پێم وایە ململانەکانی ناو هەرێمی کوردستان گوازرایەوە بۆ ئەو دوو حەمرینەوە، ئەمەش تەبعاً خاڵێکی زۆر ترسناکە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەنگاوی پاکنەوەی دام و دەستگا باڵایەکانی عێراقی لە گەندەڵی لە ئەستۆی خۆی گرتووە. بەڵام خوێندنەوەی ڕووی دووەمی ئەم پاکردنەوە هەندێک لایەن بە ململانەی سیاسی لە قەڵەم دەدەن. سڵاح بامەڕی دەنجی ئەمریکا، بەغدا.